لسر و خوندنا ریخستنین جوانان دا انجمن اجتماعی کردی دا خۆپێشاندانێک لەدار کەت لتاخە عنتەریە الباژارێ قامشلۆ ji بۆ دۆزە مافên gelê Kurd di Sûriya pêşerojê de. هەروها خۆپێشاندەران نەڕازیبوونا خۆ دیار کردن ji çend kesayetiyên Sûrî rikber yên ku li dijî mafên Kurdî rawistiya bûn. Em dixwazin ji Amerîka, Rûsya û Brîtanya, Fransa hemû civaka dewletî, navdewletî ber bizanibin got 5-6 milyon miletê Kurd hê bêbihra. Em qet qebûl nakin. Bêçawa miletê Kurd di Sûrî de ev 57 sala xebatê dike, müsteede 57 sala dijî xebatê dike ji bo qizînkirina mafê xwe. Em miletekî saxin تجاري ام قبول لكن قوام ببحر بينهم خۆپێشاندان برێڤەچوو بێت و ئاستەنگیان بە بەشداریە بێتر ji 1000 کەسی ji xelkê Qamişlo yên ku tekezkirin li ser federaliyê ji gelê Kurd û Sûriya pêşerojê re û piştgiriya şanda Kurdî di Kongrê Cinêv de kirin. جبو چارەسەرکردنا مافێ وڵاتە کورد لە سووریایە ئەو سووریا گۆڕانگیری سووریا تعدد دموکراتی فدرالی وان پشتگیریا وەفدێ خەڵ جینێ تادەدوا دەکەن مامۆستا براهیم برۆ مامۆستا حەکیم بەشار و حەمیدە حەیدەرێش و مستەفا سینۆ و کامێرا حەجی عەبدو ئامل پشتاوانە مژ دەرباندکردنەوە ناکێ پشت ڕاست بن وڵاتەی کورد لە ڕۆژاوای کوردستانێک هەر پشتاوەیە و ژیرۆ پێدا ئامێداکەبن پێشندانە وەک ئیرۆ دوام دوێ پێشندانێ رابوون ئەمێ پێشندانێ خەبەردەوا بکەن تا گۆ چارەسەرکردنا مافێ وڵاتێ کورد لە سووریا و سووریا تعددیە دموکراتیە اتحادیە فدرالیە. طبعا عنتەری وەک جاننا سلێمان فارسی هات اختیارکردن برەنگێکی تشکی تایبەت تنێ بس انه هەر دوێر جهتی بێ حەداندن لە Qamişlo yani مرکزیە. پشتی 6 مەهان ji hilaوێستانە خۆپێشاندانان ئەنجومەنە نیشتیمانی کوردی بریاردا بڤەگەرە خۆپێشاندان و مانگرتنان لە هەر دەڤەرێکێک و کورد لێ دژین ji بۆ داخوازە مافێن ڕەوا yên gelê Kurd li Sûriyê. میران کورد و ئارک Qamişlo.